نیوەی یەکەم مانگی ساڵی نوێمان بەڕێکردوو لایەنەکانیش دەڵێن تا ئێستا بۆ ئەنجامدانی هیچ کۆبوونەوەک لەگەڵ بارزانیدا ئاگادار نەکراونەتەوە و دۆخی چاقبەستووی هەرێمیش وەک خۆی ماوە. 16 ڕۆژ لەمەوبەر بارزانی لە پەیامێکیدا ڕایگەیاند بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم لە ساڵی نوێدا لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ دەبێتەوە، بەڵام هەتا ئێستا نازانرێت کەی ئەو کۆبوونەوەی ئەنجام دەدرێت. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند تا ئێستا ئاگاداری بانگێشتێک نین بۆ کۆبوونەوە و پێیان نەوتراوە کەی بارزانی ئەو کۆبوونەوەی ساز دەکات. ئەمیری کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەگەر پێشوەخت ڕێکەوتن لە نێوان لایەنەکاندا نەکرێت ئەم کۆبوونەوەیش بێ ئەنجام دەبێت. ئاگادار نین بانگێشتی نەکراوین دوایەوە کە بانگێش دەکرێن ئەگەر زمینە سازی بۆ کراوی کاتە قسەی خۆمان دەکەین داخوا دەچین کۆبوونەوە دەبێت زمینە سازی بۆ بکرێت زمینە سازی نەکرێت بۆ کۆبوونەوەکە یا هەر ناکرێ یا بشکرێت بەرناگرێت. بە بڕوای هەندێک ململانەکان لەسەر پرچی سەرۆکایەتی هەرێم دۆخی سیاسی گەیاندە ئەم قۆناغی ئێستا کە ئاسووی ڕێککەوتنی لایەنەکان دیار نییە و کاتی ئەو کۆبوونەوەژ نادیارە کە بارزانی باسی کرد. شۆڕش حاجی وتەبێژی بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەیاند ئاگاداری بانگێشتی هیچ لایەنێک نین بۆ کۆبوونەوە لەگەڵ بارزانی و ئەگەر کۆبوونەوەش بکرێت باشداری ناکەن. هەتا ئێستا یەکگرتووی ئیسلامیش بانگێش نەکراوە بۆ کۆبوونەوە و بەوانیش نەوتراوە کەی کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت. بە فەرمی هێشتا بانگێش نەکراوین، بەڵام کەی کراین دەستگای پەیوەندی دارمان هەیە بۆ ئەو بوارانە کۆ دەبێتەوە بڕیاری خۆی دەدات. تا ئێستا هیچ ئاسۆیەکی ڕۆن دیار نییە. 16 ڕۆژ تێپەڕ بووە بەسەر پەیامەکەی بارزانیدا، بەڵام هێشتا یەکەمین هەنگاوی کردەی بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێم نەنراوە و ناشزانرێت کەی ئەو کۆبوونەوەیە ئەنجام دەدرێت. پەیامەکەی بارزانی هیوای لای بەشێک لە هاوڵاتیان دروست کرد بۆ توانەوەی بەستەڵەکی سیاسی هەرێم، بەڵام تا ئێستا یەکەم هەنگاو بۆ کردنەوەی دەرگاکە نەنراوە و ناشزانرێت کەی دەرگای کۆبوونەوەکان دەکرێتەوە. هاوکاریاسین NRT سلێمانی.